ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەلبەتە ئەم ێوارەیەش هەر باس لە کێشەی موچەی موچەخۆران یاریمی کوردستان دەکەم. تاوەکو ئێستا جگە لە چەند هەوڵێک کە زیاتر لانی دەسەڵات باسی دەکا کە لەلایەن خۆسوخانەی ئەمریکاوە گوایە قسە لەگە سوودانی کرا و کێشەی موچە چارەسەر کرێ. هەروەها چاوەڕێەوە دەکرێت لە هەفتەی داهاتوودا دادگای فدرالی بڕیارێک بدا لەسەر موچە، بەڵام کەس نازانێ ئایا بڕیارەکە چی دەبێت. ئەمانە تاوەکو ئێستا ئەو هەوڵانن هیچ هەوڵێکی سیاسی و تەکنیکی نییە تاوەکو ئێستا ڕوو کاتە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەی هەشمانگی موچەخۆرانی هەرێمی کوردستان. منە میوارەیە حەز ناکەم زۆر لە ینی پێشکیەکەم درێژکەمەوە لەسەر کێشەی موچە، چکە ڕەنگە چیمان وتی بێ ینی دووبارە بێ بۆ خەڵک ئێستا ئەوەی بەلایەوە گرنگە ئەوەیە بزانێکەی موچەکەی دێت کەی کێشەی موچە چارەسەر دەبێت. من بۆ میێوارەیە زۆر بەڕێز دکتۆر موسەنا ئەمین ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی میوانمە کۆمەڵێک ژمارەی گرنگی لایەکە ئەوان ئەلبەتە سەردانی سوودانیان کە سەرۆکۆزیرانی عێراق لە نزیکەوە گفتوگۆیان کرد دەربارەی کێشەکان. ئەلبەتە ئەوان چەند ژمارەیەکی گرنگیان بەمان داوە، ینی هۆکارەکانیان ڕوون کردووەتەوە هۆکارەکان چین بۆ ئەوەی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕاگیراوە. هەرچەندە سەردانەکەی ئەمان بەمەیلی دەسەڵاتدارانی هەرێم نەبوو، بە تایبەتی پارتی ینی هێرشێکی زۆر کرا سەریان یان وابوو دەبوو ئەمە لە ڕێگەی شاندێکەوە یاخود یەک دەنگی و یەک ریزی هەرێمەوە بواە نەک فراکسیۆنێ بڕات لە نزیکەوە گوێت لە قسەی سەرۆکوەزیران بگرێ بەبێ ئەوەی بزانێ لێرە هەرێمی کوردستان کێشەکانی چین و بۆچی ڕوبەڕووی ئەم دۆخە بووەتەوە. جا من ئەمڕۆ حەزم کرد خۆی ژمارەکان بخاتە ڕوو بزانین ئایا دادگای فیدرالی دەبێتە فریادڕەسی چارەسەرکردنی کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان یان نەخێر دەبێت ئێمە لە ڕووی داراییەوە کێشەکانمان چارەسەرکەین و دواتر ئەگە کێشێکی سیاسیشە بوو ئەم کێشە سیاسیش نەهێڵین. دکتۆر زۆر بەخێر. بەڕاستی من کۆمەڵێک ژمارەم لایە ینی کە ئێوە سەردانی سوودانیتان کردووە بەتە راپۆرتێکی پێداون. راپۆرتەکە ینی وردەکاری تایە هەمووی ژمارەن کە گوایە هەرێم چەندێک داهاتی نانەوتی و نەوتی دەستکەوتووە، چەندێک پارە لە بەغداوە بۆ موچە ڕەوانەی هەرێمی کوردستان کراوە. ینی هۆکارەکان ئەمانن کە وای کردووە هەرێمی کوردستان ئەو بڕەپارەی نەمێنێت لە بودجە 3 ساڵێکەدا. ئەمە لە ڕووی یاسایی و داراییەوە ئایا دروستە؟ سەرەتا زۆر سوپاس بە ناوی خۆی گەورە. هیوادارم جەماوەری کوردستان ورد لەم بابەتە بڕوانن، چونکە ئەمە بابەتێک نییە بۆ مەزایداتی سیاسی، بابەتێکە سەبارەت بە قوت و نان و کەرامەتی خەڵک. ئەم بابەتی کە هەیە لە بینی بەغدا و هەرێم بابەتێکی زۆر سادەیە، ئەگەر بیانەوێ ئێرادەیەکی حەقیقیە بێ بۆ چارەسەر. چۆن؟ ئێمە شتەکە کاتی خۆی ئاڵۆز بوو، بەدەیان وەفت چارەسەر نەکرا، بە قەباتێکی درێژی پەرلەمانی ئێمە و دەسەڵاتیش لە پەرلەمانی عێراقا لە بەرەوەی کەمینەین نەتوانرا چارەسەر بکرێ. ئێمە پەنامان بر بۆ محکەمەی ئیتیحادی، محکەمەی ئیتیحادی توانی ئەساسێکی محکەم بۆ چارەسەر ئەم کێشەیە دا بدۆزێتەوە. ئەو چارەسەرە محکەمە بریتیە لەوەی کە موچەخۆرانی دەوڵەتی عێراق لە هەرێمی کوردستان و لە غەیری هەرێمی کوردستان مافێکی جێگیریان هەیە و مافێکی دەستوریان هەیە کە یەکسان من لەگەڵ هاوڵاتیانی تری عێراق و کێشەکانی بینی هەرێم و بەغدا نەبێتە هۆکاری بڕینی قوت و نانی خەڵک. ئەمە دەستکەوتێکی گەورە بوو لە کاتێکە ئێمە ڕۆشتین بۆ محکەمە وەکو فراکسیۆنی یەکگرتوو. بەڕاستی ئێمە تەخوی نەکراین و هەر ئەم برادرانەی ئێستا لە بەروتنی هەندێک ڕاستی ئەیانەوێ ئێمە تەخوین بکەن و تەکفیری قەومیمانەکەن و خەریکە بەجا ئەو کاتەشەر خەریب و بەجاشیان لە قەڵەمەداین، چونکە حەقیقەتەکە ئەوەیە کە ئەم بەڕێزانە نە ئەیانەوێ شتەکە بچێتە سەر سکەیەکی شەفافی قانونی باش و نە ئەیانەوێ حەلێکی ڕیشەیی بکرێ کە
لەسەر ئەساسی داهاتی ئەمان بێ. منەوام لەوێ یەک پرسیارکەم قسەکەت بینێتێتەوە ینی من لەگەڵ بۆ نمونە بەرپرسی پارتیار لەم هەفتەیە مقابلەم کردووە پەرلەمانتار ئەوان لێکشت نیگەرانن لە ئێوە ینی منەوێ جوابەکەم بیتەوە ئێوە چوونەتە لای سوودانی گوێتان لەو گرتووە کۆمەڵە ژمارەی پێوتون پیان وا بووە ئەبووە ئێوە بەهاتنە بۆ لای حکوومەت یێرەمیش بیان بتان وتایە ئەمە کێشەکانی بەغدا بەم جۆرەیە کە باسێکە موچە نانێرێ ئێوە ئەڵێن چی؟ ئێمە کەسانێکی تارە نین یاخود هەڵتۆقی و نین لەسەرم بابەتە تا بڕۆین تازە گوێ لە حکوومەتی هێرێم بگرین. ئێمە دەیان ساڵە گوێ لە حکوومەتی هێرێمەگرین. ئێمە لەگەڵ دەیان وەفدی حکوومەتی هێرێمە کۆبوونەوەمان کردووە. ئێمە لەگەڵ سەرۆک وەزیرانی پێشوو وەزیری دارایی وەزیری نەوت کۆبوونەوەمان کردووە. لەگەڵ وەزیرەکانی کورد لە بەغا کۆبوونەوەمان کردووە. ئێمە لە هەموو ساڵێ مناقەشەی قانونی بودجەکەین. یعنی ئێمە کەسانی نین ئێستا بەنموناگەر کۆمەڵێک ڕۆشنبیر ڕۆژنامەنووس مامۆستا پیا و ماقۆڵ بێنە ناو ئەم بابەتەوە وەکو ئێمە پەرلەمانتار نەبن. من 11 ساڵە پەرلەمانتارم 11 ساڵە لە ناو ئەم مناقەشە کێشەکە نەگۆڕاوە یا یەک شتە نا ئەوەیە مۆزوعەکە اینجا پەیوەندی بە ڕقەمی شۆنیە ئێستا من ڕقەمێکم لە سوودانی وەرگرتووە لە 12یان لایە ئەم ئەم ئەڵێ نەخێر مەسەلەن حوتم لایە یخۆ مشکلە 12 حوت نییە تا ئێستا من بڕۆم چێکی ئەم ڕقەمانە بکەم لەگەڵ ئەمان کێشەکە کۆمەڵشتی زۆر ڕوونە بەسیط و وازەح. چۆن یەکەم نەوت باڵە تۆ ئەبێ نەوت لە ڕێگەی سۆمەوە بفرۆشی نقطە سەری دەڕ بەڵام لە ڕێن سۆمەوە نەوت فرۆشتن واتە ئەم کەرتە لە دەستی کۆمەڵێک دەسڵاتدار و کۆمپانیا بەدەست و ئەمانە دێتە دەرەوە کە ئێستا مانگانە یان ڕۆژانە عفوان ڕۆژانە لە ڕەنگە 200,000 300,000 بە پێ ڕۆژ بەرمیلی نەوت بفرۆشن بە قاچاق بە تاڵان بە هەڕاج بە $30 کە ئەتوانێت لە بۆرسی عالمیان بە سەروی $70 تۆ بە $30 تاڵان و هەڕاجیەکەی. ئێستا ئەمە فەلسفەی ناوێ من لێکۆڵینەوەی لەگەڵ کەم و حەودانیشتنی لەگەڵ حکوومەتی هێرێم بۆ بکەم گەرە و بیانەکەیەوە بێ بڵێ حکوومەت عێراق خۆی ناوێت نەوتەکە هەناردە بکات و ڕێ بکەوێت ڕاست نییە ئێمە نەزانم ڕاست نییە بۆچی ئیتر لەبەرچی تۆ قەراری محکەمەی اتحادی دۆڕان کە تۆ ناتوانانی سەر بەخۆنەوە بفرۆشی تحکیمی پاریس دۆڕا لەبەرەوەی کە هەردوو تارە تەکی دەڵێ سەر بەخۆنەوە فرۆشتن دەستوری نییە دوای ئەوە هاتە سەرەوەی کە باشە ئێمە نەوت تەسلیمەکەین لە مقابلەوەیەوە بوجەمان تەسلیمکەن بەڵام ئێمە کێشەی کۆمپانیەکانمان هەیە وەرە لەگەڵیانە ڕێکەون تێچووی نەوتەکەیان بدەنێ $6 دانرابوو تعدیلی بوجە کرا بە $16 بەڵکو $16 معدل ئەڵێ شەریکاتی دەولیش هێنم نێودەوڵەتی کە بڵێن ئەمە $20 ئەم بیرە 20 دەیەمێ ئەم بیرە $10 دەتێمێ ئەو 16 تێمێ یعنی بیانی بڕیوی کاتێ تۆ لەگەڵ هەموو ئەمانە ئێمە ئەزانین تۆ بۆنەوە تەسلیم ناکە ڕوونە لەبەر چاومان بۆچی ڕوونە دەیان $1,000,000 شخصی ماگانە لی دەسەکەوێت دەیان $1,000,000 ئاسانە تەسلیم هەروانە نەڵێ هەر بای ئەوەیە کە بیدەینەوە بە حەقی دەرێنان و تێچوونەکەی و کۆمپانیاکان بۆ دەرێنێکەوەتە بڵێ بە عێراق فەرموو ئەمە نەوت و ئەمە بیر فەرموو دەرێنی دەری نایانی ئەی خۆیتەوە ئەی سووتێنی چی لێکەوەتەوە ئەوە حکوومەتی هەرێم ئێمە لە مۆزوعی نەوت چوینە دەرەوە بۆ ناچنە دەرەوە طبعا ئێستا ئەوان دێن بڕوبیانیان زۆرە قسەیان زۆرە بەس قسەکان لەگەڵ ڕێزم زۆر بەی ڕاست نییە ئەوەی کە ڕاستە ئەوەیە کۆمەڵی کۆمپانیای سەر بە حیزبەکان و دەسڵاتدارانی کوردستان سوودمەندن لەم نەوتە کۆمپانیەکانیان سوودمەندە لەو نەوتە و نایانێ ئەم نەوتە لە دەستیان دەرچێت بۆچی بێن بە سۆمەکەەوە توانێت بە قاچاق و بە هەڕاج و بە تاڵان بیفرۆشێت ئەمە کێشەکەیە لەبەرەوە حکوومەتی هەرێم دەیانجا لەگەڵیان دانیشتوین قسەکانیان منطقی نییە نەوتەکە خاڵێکی تر ینی تۆ ئێوە وتان بە سوودانی باشە ئێوە بۆ ڕێگری ناکەندەوەی کە دەوڵەتن و ئەمان نەوت بە قاچاق فرۆشە ئێمە وتمان لەوانەیە ئەمەنەوە نبینی کە ئەمە ڕێگە خۆشکارە بۆی کە ئێرانی سوود لەم نەوتە وەرگێ یەکێ لەو سەرنجانە ئەوە بوو بێ کە ئێمە ئەو قسانەی کە کردمان زۆرێکیمان لە میدیا نەوتێ بە ئەتیبارێ هەموو ڕۆژە قسەکەین ینی قسەی خۆمان زۆر لە میدیا کردووە ئەوەی کە مووقفی ئێمە ڕوونە ئەوەی کە گرنگە خەڵکو و ڕایگشتی بیزانێ ئەوەیە سوودانی لەسەر پێنەدانی موچە چی بە ئێمەی وت ئێستا من لە بەڕێزت وەکو میدیاکارێک و لە هاوڵاتێک بێنم لیان بپرسم تۆ چی دەوێت لە من کاتێکەڵی کاکە تۆ لای سوودانی بۆ ئەرە چی وت پێی وتی هۆکاری پێنەدانی موچە چییە تۆم پرسیارت لە منەوێت
ئەڵێ کاکە تۆ حکوومەت نیت داموچەکەمان بیتێ خۆ تۆوتی معارەزەم چاو و گوێی ئێوەم هەرچی ڕاستێکم زانی پێتانەڵێم بۆ پێمان ناڵێ یعنی من لەبەر مجاملەی برادرانی پارتی وەکێتی و حکوومەت ئەوەی ڕاستی وەکو ئۆپۆزیسیۆن ئەیزانم بە خەڵکی نەڵێم ئەگەر وتم تاوانە پاشان من وتم سوودانی واڵێ فەرموو بڵێ قسەکانی ڕاز نییە ئەمە یەکەمە دووەمە سێمە چوار دوای فەرموو وەرە لە بەرچاوی ئێمە وەکو حکوومەتی هەرێم وەرە پەرلەمانی عێراق با حکوومەتی بەغاش بانکەین وەرن لە بەرچاوی ئێمە ئەم مەوزوعانە بخەنە سەر مێز و شەرحیکەن تا ڕای گشتی عێراق هەمووی بیزانێ نەک تەنها کوردستان بیزانێ ئێمە ئەوەی لی دڵنیاین گەندەڵی کوردستانی ئیفلیج کردووە حیای کوردستانی بردووە کەرامەتی کوردستانی شکانووە ئەم گۆرانی وتنە بە کوردایەتی و ئەمانە چاوی ئێمە کوێر ناکە لە بینینی ڕاستی باش ئێمە ئەڵێن خەڵک ئەم هەرێمەی بە خوێن بەدەستێناوە بە ڕووبارێک خوێن و ئێمە دەستکەوتێکی مەزنی مێژووی سەیرەکەن بۆ گەلوونەتەوەکە خۆ عێراقیش مەحسووم نییە قەستم یعنی ئاخر ئەمە ئەوە بڵێم بەڵێ ئەڵێم ئەم هەرێمە کە ئێستا بووە بە هەرێمی پارتی وێکێتی خەڵک نانێکی تایە نییە بیخوا ئەبێ بگەڕێتەوە بێتەوە بە هەرێمی خەڵکی کوردستان ئەگینا کەس ئامادە نییە دیفاع لە هەرێمێک بکە کە ئەوان تایە سوڵتەی مطلقیان هەبێ لەسەرەوەی پەرلەمان بن لەسەرەوەی قانون بن لەسەرەوەی شەفافێت و محاسبە و مسائلە بن لەسەرەوەی هەموو شتێک بن خەڵک ئەمەی پێ تحمل ناکرێت ئێمە بڕوامان بە قوارەی هەرێمەیە پێمان وایە بە شەلالێک خوێن ئەمە دروست بووە و گرنگە زۆر بۆ کورد ئەمە بپارێزێ و ئێمە ئامادە نین ئەم هەرێمە بخەینە بەردەم دەستی قاچی کەس بەڵام ئەوەی کە خەنجەری ژەهراوی لەم هەرێمە ئەدا ئەوەیە کە 30 ساڵە بەم هەموو سەروەت و سامانەوە ناتوانێت موچەخۆری کەرامەتی موچەخۆرەکانی خۆی بپارێزێ لە 2014 لە عەبادی و لە عادل عەبدولمەهدی و لە کاظمی و لە سوودانی نەپاڕێنەوە نێ ئێستا ئێمە بکا بەجاش ئەوانە بکا بەجاش کە نایەڵن ئەم وڵاتە خاوەنی ئابووری خۆی بێ نایەڵن داهاتەکان بە شەفافی بچێتەوە ناو کیسی دەوڵەت نایەڵن ئەو میلەتە موچەی هەبێ ئەو بە راپۆرتی نێودەوڵەتی تەلەڤیزیۆنێکی ئەمریکی بڵاوی کردوتەوە داهاتەکانی کوردستان زۆر زیاتریشە لە موچەی خەڵک ئەی بۆ نایدەن طبعا نایانەوێ بیەن لەبەرەوەی کە خەڵکیان فێری ئەم زەبوونی و داماویە کردووە ئێمە لەگەڵ بەغدانین دژ بە هەرێم هەموو کەس مووقفی منی شخصی و حیزبەکەشم ئەزانێ ئێمە ڤیددیوەکیان لەم ماوەی بڵاو کردبووە کە من ئەوە هەڵگرە بە پرسیارێکی تایبەت باشە بەڵام با بچینەوە سەرنەوە لە نەوت ئەرزم کردی هۆکارم پێ بڵێ ئێستا بۆ نمونە هەنێ ژمارە لای منیانی لە راپۆرتەکەیەوە سوودانی کەیاوەتی بێەوە یعنی گوایە هەرێم لەو پشکەی کە بۆی دانراوە 16 تریلیۆنە نازام چەندێکە زیاتری بەحسابی حکوومەتی بەڕێ سوودانی لە ماوەی ئەم 3 ساڵە تا ئەم 2 ساڵ و ئەوەنەیە 16 تریلیۆن زیاتریان داوە لەوەی کە ئیستحقاقی هەرێمە ئێمە ئەومان هەموو شتێکی حکوومەتەکەی سوودانی و تەیفسافیمان قبول نییە هەمووشی ڕاز نییە و ئێمە من بابزان یەکەم کۆمنتم لە کەناڵی هەشت ماوە یەکەم شەو کە ئیعلان کرا ئەم بابەتە بوو بە قەزیە ڕێعام من لە کەناڵی هەشت بووم وتمەم بڕیارەی تەیفسامی نەدەستوریە نەقانونیە نەخلاقیە بڕینی نانی خەڵک ئەخلاق نییە بڕینی کە نانی خەڵک سیاست نییە و ئەگەر سوودانی و تەیف و فڵان و فیسار و هەر بەڕێزێتر بەردەوام بێ لەسەر سیاسەتە ئێمە دەرگای هەموو شتێکیان لێگرین و نەفرەتیشان لێەکەین بەڵام ئەوەی ئێمە بینیمان لە سوودانی ئێمە سوودانیمان وەکو پیاوێکی دۆست بینی ئێمە 7 ساڵ ڕەفیقی سوودانی بووین لە پەرلەمان بە شخصی علاقاتمانەیە لەگەڵی و ئەیناسین پیاوێکی دژە کورد نییە و دۆستی کووردە و هاوپەیمانی کووردە لەو حکوومەتە هاوپەیمانی کوردیش ناوە ئەم پارتی وێکێتی هاوپەیمانی ئەوانە ئێمە ئەوەی کە بینیمان ڕازگۆیی بوو شەفافیت بوو بعضێک معلوماتی و تەفاسیلەکانی من ناچمە ناو تەفاسی لەبەرەوەی دڵنیام هەندێک تەفاسیلی دقیق نییە و هەندێک ئەو شتانی کە ئەوان بە تایبەت بە طریقەی تەیفسامی حسابیەکە من بەدڵم نییە و پێم بڕوان پێی نییە بەڵام باشە و کوتم دوانزەنی حوتە حوت نییە شەشە باشە ئێستا بە نمونە پێ دڵێم 491 ملیار داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانە هەموو مانگێ دەمانەڵێن وانە باشەوە بخۆ داتای هەرێمە بەپی داتای هەرێم بەپی داتای هەرێم کە وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاندووە بە نمونە و توێتی 4 تریلیۆن و نازان نزیکەی ئەوە نی و ئەوەنەیە دوێنێ من لەو لە درە و ئەمشە و سعات نۆبیل مناسبە بڵاوە بێتەوە قسەکانم لە درە و میدیا ئەمشە و سعات نۆ با خەڵک گوێ لێ بگرێ ئەوەی کە
ئەوەی کە وتمان ئەوە داتاکانی حکوومەتی هەرێمە کە ئیعلانی کردووە و داوەتی بە بەغدا و ئیعلانیشی کردووە وتم پێش نەدووەکە پێش لەم جەدەلەی ئێستا وتم بۆ برادران تخوایەکتان بە تەقسیم و زەربێکی بکەن ئەو برادرانی لەوێ حازر وتیان ئەکاتە 391 تقریبا با بڵێن 390 باشە ئەوەنە ملیارە مانگانە حکوومەتی بەغا ئەڵێ تۆ بێ لە 150 بی بە من وەکو قانونی دارەی مالی وەکو ڕێکەوتنمان وەکو چی یعنی کاتە 150 یعنی کەمترە لە 150 یعنی تۆ گەر 350کەی ئەو داوایە کە ئێستا بیەیتێ نزیکەی لە 140 لێ داوەتێ ئەمەش ئەوەیە کە حکوومەت ڕایگەیاندۆ ئاشکرای کردووە کە ئێمە دڵنیاین وەکو من لەو نەدوێی دوێ نەژوتم یعنی بەرپرسێکی ئەم گومرگانە باش بە منی و دوتی کاکە 12 وەسڵمان هەیەکیان بۆ وەزارەتی داراییە سەرباری هەموو ئەمانە تۆ 391 هەیە ئەو داوای 150 کرد لە ئێمە سوودانی بۆ نایەتی کاکە بۆ نایەتێ بۆ ئەم کێچەڵە دروستەکەی بۆ ئەم شەڕە دروست و تێزانی بەڕێزان چۆن داوێنە بە ئێمە لەسەر 150کە با بڵین ڕێکەوتوین 91یان داوە دوای هەفتەیان داوە کردویانە بە 6 ئاخرمان 40 ملیاریاندانە ئەمە بۆ ئەخ ئەمان شەڵێن خۆ هەموو مانجێک ئەم داهاتە وەکو یەک نییە وەکو یەک نییە گومەرگی لە 391ەوە ئەبێتەوە بەچی بە 40 ینی چەند ئەگەر تۆ 150کەی 40 بیانی بۆ بەچەند تۆ بڕای پێەکەی کێ بڕوا بەماکە کەس بڕای پێ ناکە بەس قسەکە لەسەر ئەوەی ینی بیانەکەی ئەوانی شوایە هەر باشە من یا ئەڵێ باشە ئەم حەق و حساباتی کە لەگەڵ ئێمەیە کاتوانێت لەگەڵ پارێزگایەکی دیکەی عێراقا بیکە چۆن نایکە ئەسڵەن تۆ هەرێمی لەگەڵ تۆ ناتوانێت بیکە ئەگینا لەگەڵ پارێزگاکان هەر زۆر بە باشی توانێت بیکە چونکە وحداتی حسابیان ڕێکسەر بۆ وەزارەتی مالیەیە ئەو داهاتی شۆک و خۆی کۆکرێتەوە و ئەمە قسەیەکی ترە ئێستا ئەم برادرانە کە ئەیانەوێت دیفاع لەم وەزع بکەن کە ئەوە باسی نەوتەکەمان کرد ئەوەش باسی داهاتی ناوخۆ کە ئەمانە دوو گرێکوێرەی سەرەکین لەم بابەتە خاڵی سێم گرێکوێرەکان بریتە لە مەسلەی تەوتین خاڵی چوارەمش بریتە لە ئشکالێتێکی قانونی تایبەت بە قەراری محکەمە با بێنەوە سەر ئەمەی کەوتم کاتێ دێیتە سەر باسی ئەم بابەتانە برادران یەکسەر پەنا بۆ چیە بن بۆ عێراق نادزرێ بۆ دزی لە عێراقانیە ینی ئەو دزە منیش دزم هەردووکتان دزن نەفرەت لە هەردووکتان بۆ ئەمە دیفاعەتۆ لە خۆتیەکەیڵی بۆ عێراق نادزرێ بۆ تاڵانی لەوێ نیە بۆ گومرگ لێ وای لێ ناکرێ بۆ نەوت کون ناکرێتە بەرمیل و نازانم تەنکی و بۆری ئەمە کەی قسەیە بەڵامەوان موچە ئەیەن ڕەحمەتی لێبێ ئەزانێ وەکو چی وایە وەکو یەکێ زەرەرەکە لە قازانج یەکێ زەرەرەکە لە ئەسڵی ڕەسمالی تۆ ئەو کاکە لە چاوریەکەی تۆزێ ئەڕوە تۆ ئێسقانەکە مەشکێنی تۆ لەسەر ئێسقانی من ئیشەکەی ئەو ئەگەر تۆزێت چاوریەک تۆزە زەعیفە بێ ئەو معاشی خەڵکی نەبڕیوە ئەوە تا هەزاران پرۆژەی لەناو ئەو وڵاتی خۆیان خستوەتە سەر پێ من ناڵم دارایی ئەو دارایی تۆ لەناو خەڵکایانی بۆ چوونێک دروست بووە ئەڵێ بەس موچەکەم بەرێ حەزەکەی چی ئەبەن ببەن ینی واکراوە زۆر غەڵەتە کە پێشتر خۆتە زانی پێ چەند ساڵێک خەڵک بەشداری سیاسی هەبوو قسەی جددی هەبوو لەسەر گۆڕانکارە سیاسەکان بەس ئێستا خەڵک ئەوەندە برسی کراوە ئەڵێ بەس موچەکەم بەرێ من حەقم نییە تۆ چی ئەەکەی چۆن سیاسەتەکەی چۆ حکومڕانیشەکەی پاشان تۆ بۆت هەیە محاسبەی ئەو بکەی کە پارەی بیتێ ئێستا من پارە بدەم بە بەڕێز من حەقمێ محاسبەی تۆ بکەم ئەگەر تۆ بیەی بە من تۆ حەقی محاسبەی من بکەی ئێستا ئەو پارە بە تۆدا تۆ ئەم محاسبە باشە تۆ محاسبەی بکەی ڕازگۆی فەرموو وەرە برادرانی پارتی سیۆنە پەرلەمانتاریان هەیە هەر مەسئولێک ئەیانەیە محاسبەی بکەن لە عێراق لە ئێستەوە ئیمزای ئیستیجوابەکەی تۆ لە جاتی من بیکە ئەو منی ڕایەگەێنم هەر فراکسیۆنی پارتی ئێوێ ئیستیجوابی هەر وە مەسئولێکی گەندەڵی عێراقی بکە ئیمزای ئێمە لەگەڵ ئیمزای ئەوانەیە فەرمۆیکەن پاشان تۆ سەیری ئەم تەناقوزاتە بکە لێرە حزبێک لە حکوومەتە ڕوبع وەزیرێکی هەبێ نازانم بێدەسڵاتێکی لەناو حکوومەتە هەبێ پێڵێن چی حەڕەخنەیە بگرێ تۆ بەشێکی لە حکوومەت ئێوەش بەشێکمون لە حکوومەت ئێوە چۆنە بە قسە بکەن ئێوە بەشێکن لە حکوومەت هەر بڕیاری حکوومەت دای تۆ لی مەسئولی تۆ بێ پاسایی ببێنیتەوە دەکەواتەم قسەی بۆ خۆشیان ڕاستە ئەم نان بڕینە ئێستا موچەیەکە نەهاتووە حکوومەتی پارتی و یەکێتی و سوودانی نەبڕیویانە نەک سوودانی بەتەنیا کە حکوومەتی ئەوانە فەرم بۆ ڕخنەی لێگرن بۆ دیفاع لە قەراری حکوومەتی عێراق ناکەن
بۆڵێن قەراری حکوومەتی عێراق غەڵەتە مەگەر ئەوان لەو حکوومەتانین بۆ بوونەتە معارەزەی و حکوومەتە نەک بوونەتە معارەزە لەفزی خیانەت بەکارێن دوژمن بەکارێنن کۆمەڵێکیان هەیە نازانم پارە هەر لەسەر ئەمە وەرەگرن میدیان بۆ بکەرەوە و وەرە بەیت و بالۆرەی کوردایەتی بڵێ و لەسەر ئەساسی چی لەسەر گەوجاندنی خەڵک با بە کاتێ منەڵێم کوا پارەکەی تر بۆڵی کورد و نەتەوە و نازانچی با بە پارە و نەوت کەی کورد و نەتەوە و خاک و مقدسات و ئاڵایە باشە پارە و نەوت پارە و نەوتە خیتابەکە پێش ڕاگەاندنی بڕینی ئەم موچەیە خیتابەکە زۆر توند بوو بەرامبەر بە بەغدا هیچێ ئی بە تایبەتی کاک مەسعود بەرپرسانی حکومەت بۆ ئێستا خیتابەکە گەیشتووەتە ئەوەی کە ئێمە شەر موسڵمانین و هەر خەڵکی ئەم وڵاتین و نابێ موچەما ببڕێ یعنی ئەوەی لە دەسەڵاتی ئەوانە بوو بیکەن بۆ نەیان کرد ینی پشت بەچی قایم بوو کە بڕیاری لێبەن و نیانە بۆ یان جەناب تەڵی لە خیتابی هەڕەشەوە بۆ خیتابی پاڕانەوە وایان کرد لە خولی پێشوو دکتۆر بەشیر بێ داوا بکە لە پەرلەمانتەران بیخەنە قوربانیان بڕشە سپێ من ئەمە وڵات وا ئەبرێ بڕێەوە بۆ کوردتان واز زەبوون کرد ئەوانەی کە ئێستا ئیدعای کوردایەتیەکەن بۆ کورتان واز زەلیل کرد بۆ کورتان وا ڕیسوا کرد بۆ کورتان ناچار کرد بپاڕێتەوە لە بەردەم هەموو سەرۆگۆزیرانەکانی عێراقا ئەوێ بە فریاد ڕاستی خۆی بزانێ بۆ واتان لە داهاتی ئەم وڵاتە کرد بۆ هەفتا گورگ و حوتان بەرداوەت داهاتی ئەم وڵاتە 100 کونیان کردووەتە هەر داهاتێکە بێ 100 کونیان تێ کردووە ئەوەتە گومرگە یاسڵێک بۆ وەزارەت دارایی 12 وەسڵی تر بنە ماڵە و سەرکردە و عەشرەت و نازام کۆمپانیای فلان و کۆمپاڵایان فیسار و فۆجی فلان و فۆجی فیسار ئەمە چی مایەوە تۆ لە داهاتی ئەم وڵاتە داهاتی ئەم وڵاتە بە حورمەت و احترامەوە زۆری زیاترە لە موچەی خەڵک هەر کەسێک بڵێ وانە وەڵڵا وەبیلا درۆکە هەر بەرپرسێک ئەڵێ وانە درۆکە بەش یەکە دەفەرم وەرە بەڕێک و پێکی زمانی هیچ نەبێ پێشکەوتن و تەکنۆلۆژیا و ساڕوخمان بۆ مەکە زمانی موچە بکە بۆ خەڵک برسی نەبێ ئەو کاتە وەرە کوردایەتیەکەی شەڕینەتەوەییەکەی خیتابی نازانم چیە خەیتە ڕێ تا ئێمەش ئەوە بکەین بە من ئەڵێن تۆ سەردەمێ وتوتە ئێمە هەرچی بکەین عێراق لێمان ڕازی نابێ غەدرمان لێکرا تۆ توتە عێراقەمووی گەندەڵی و عێراقەوەی بەڵێ ڕاستە منەوە وتووە بەزەوە ئەوە دی ئەم دی شریتەکە جاران شریتە بۆ ئەڵێنە جێڕا زەحمەنە گوێ لە دووشی بگرە هەزار جاریش من وتومە حکوومەتی هەرێم هەردوو حیزبی دەسەڵات کورتتان ڕیسوا کرد سووک کرد کاولتان کرد سەر شۆرتان کرد ئەمەش لێ دەکات من ئەوە وتووە دوێنەشە لەو درە و میدیای قسەم کرد کە ئەم شۆ بڵاوە بێتۆ لەو هەر ئەمە وتم بەڕێزان من هەر لەم شوێنە بعضی قسەم کرد ئەوەتان دێ مامۆستای ناڕازی ئێستش لێرن ئەمان بەڕێزانە لێرە بوون ئەم بەڕێزانە ئومێدیان بەستە بوو بە هەندێک سیاسی تائیفی لە بەغدا چ سیاسی چ پەرلەمانتار ئەمانە ئومێدێکی زۆریان پێدا بوون ڕسمیان لەگەڵا کردم قسەی ئەوانیان بڵاوە کردەوە من هاتم لێرەوە بە جورئەتەوە ئێستا ژەڵێم ئێستاش منە قسانە وەکو خۆیەتی بەو بەڕێزانە وتووە هەندێک سیاسی و پەرلەمانتار هەیە کە بڕوای وایە هیچ بە ئێمە ڕەوا نابینە هیچ ئینجازێکی حەقیقی ئەسڵ بڕوای بە هەرێم نییە ئەگەر بەدەست ئەو بێڵێ وەرن موچەکەمان هەڵێم هەڵۆشێنە با موچە بەمێ نەوت تەسلیمکەی ڕازی بەڵێ بەحزێک ئێستا ژەڵێم قسەی ڕاستە ئەم قسەی کۆمەڵێک شۆڤێنی و تائیفی لە بەغدا هەن ئێستش ئەو قسانەی وتومە ڕاستە لەوێش من باسی ئەوانەم کردووە ئەمە هیچ ساڵێک زیاترە لە هیچ ساڵێک و دووسێ مانگ لەمەوە پێشە ئەو کاتە قەراری مەحکەمە ئاوانە چوو بۆ سەرسکە معاشی خەڵک ڕێک کاتەوە ئێستا چووەتە سەرسکە ئەو عێراقی کە ئێمە نەمانەتوانی بە 20 ساڵ ڕەنگە خەباتی پەرلەمانی ناچاری کەین ئیعلانی ئەوە بکا کە مولتەزیمە بە پێدانی موچە توانیمان لە ڕێی مەحکەمەی اتحادی ئەومە بکەین دوای مەحکەمەی اتحادی شتەکان گۆڕا ئەو خیتابە تائیفیە ضعیف بوو چونکە قەراری مەحکەمە بات و ملزیمە بە پێی مادەی 94 لە دەستور سەرۆکوەزیرانی هاوپەیمانی برادرانی ئێرە دەستی کراوە بوو بۆ ئەوی کە پارە بنێرێ ئێستاش بالمناسبە حەزەکەم ئەو بڵێم سەرۆکوەزیرانی ئێستا هەر لەو جەماعەتەوە کە من باسم کردن و لەوانەیە سەردەمێکن دێ خەڵک دڵی پێ بعضی قسەی ئەوانە خۆش بوو بێ کە من قەت دڵم پێ خۆش نەبووە قەتی ڕجوای خێریان لێ ناکەم و ئێستاش ئەوانە هەرماون لە سیاسەتی عێراقیە ئەوانەی سە چاڵێکیان هەڵکردەوە بۆ سوودانی معاش با هەر ئەکەوێتە چاڵێکەوە نەیدا هەرەکەوێتە چاڵێکی ترەوە ئێستا بەرەو انتخاباتە ڕۆین 11 دەنگدانە سوودانیان خسوتە مووقعەکەوە ئەگەر موچە با بە کورد هەڵای لێ دروست دەکەن
ئەڵێن سەرەتی عێراقی هەموودا بە هەرێم لەبەر خاتوێ بێتەوە بە سەرۆک وەزیران حیابن لە ناو کەسوکاری خۆیان تەسقیتێکن لە جەماوەری خۆی ئەگەر نەیە اینجا کورد دەبێ بە دوژمنی ئەو کورد پێی وایە نانی بڕیوە کورد دەنگ ناداتەوە بە ئەو وەکو سەرۆک وەزیران ئەمەیە مۆزوعەکە ئێستا بۆ ئەمەش تاکید لەسەر ئەمە طەیف سامی ئەجەندای سوودانی جێبەجێ ناکە وەکو چۆن بەڕێز فواد حسین ئەجەندای پارتی جێبەجێەکە لە حکوومەت ئەو سەر بە حیزبێکی تر ئەجەندای حیزبێکی تر جێبەجێەکە تەمسیلی حیزبێکی ترەکە با بڵێن سوودانی زانی بە ئێمە ودوتی من ئەو کتابەی طەیف سامیم دوای دەرچوونی پێزانیوە ئێمە ئاماژەیەکی وازەحە یعنی واگەی لێ نەبووە کە تیاگام لێ نەبووە کە دەرچووە وتومە ئەمە چییە تۆ وتوتە پارە نانێرم توێتی من نیم وەزارەت ڕاوێژکارانی وەزارەت واڵێن بنا لەسەر دیوانی ڕقابەی مالی دیوانی ڕقابەی مالی کە جێتێکی ئیلزامیە لە تەقریرەکانی بەنسبەت حکوومەت و داتا و شەفافیەتەوە ئەگەر مخالفە بکەی بدرێ بە نەزاهە وتی ئەو بتومە بۆم بنێرن بۆیان نردومە بۆ دائرەی قانونی لە ئەمانەی عامی مەجلیسی وزەرات ئەمە ڕاستن قسانە ئەمانەیەکەن ئەوانش تەئیدیان کردویان بەڵێ ڕاستە تۆ تووشی کێشەی قانونیە بێگەرم پارەیە سەرف بکەی ئەی چارەسەر وتی چارەسەرەکە ئەوەیە کە لە 2024ش من داوام کردو لە محکەمە ئیتیحادی وتومە ئەم بڕیارەی ئێوە کە ئەڵێن ئەبێ موچە بدەی بە هەرێم لە هەموو حاڵێکە لەو لای شۆ ڕەبتان کردووە بە لە ضمنی حیسەی هەرێم لە بوجە حیسەی هەرێم لە بوجە ڕەبتە بە ئینفاقی فعلی دەوڵەت ڕەبتە بە 12.67 ئەگەر تۆ بتوێ لەژێر ئەم سەقفا من بوجە بەم ناتوانم بیم ئەی چییە وتێتی ئەمەم بۆ تەفسیرکەن کە ئێوە بنمونە مەبەستانە ئەبێ موچە هەر بدرێ بەدەر لەو حسە و سەقف و ئەوانە وتی داوا ئەمەم لێ کردوون 2024 هاوکاریان نەکردوون توانە قرار واضح لا يحتاج إلى توضيح يعني بڕیارمان ڕۆنە پێویستی بە ڕوونکردنەوە نیە ئێستا ژووتی بەڕێزان چارەسەر هەرەوەیە بێ بگەڕێنەوە محکەمەی اتحادی محکەمەی اتحادی عدولەکە لە قەراری خۆی ئەگەر مەبەستی بووە ئەگەر مەبەستیشی نەبووە داڕشتنەکە وا ئەگەیەنێ با بڵێ کاکە لەو داڕشتنە مەبەستمان ئەوە نییە تەفسیرێکی قرارەکەی بۆ ئێمە بنێرێ ئەخەتوان تەفسیرکە لە ڕووی قانونی ئەتوانێ بڵێ ئەتوانێ عدولیش بکە ئەسڵەن محکەمە ئەتوانێ عدول بکە وڵێ کە بڕیاردەرەکە جارێکە بە بڕیارەکە بڕیاری کەی لەسەر دەرناکات نا محکەمە داوایەکی تر نابینێ من پێم سەیرم بەرەزانیستە ڕیزە بەسنۆچن ئێمە چین بۆ محکەمەیان و بوونەتە جاژی خۆیان ڕیزە بەسن بۆ محکەمە ئێستا شەڕەکەن قرارەکەی محکەمە جێبەجێ کرێ و لەم وەختی زای عیاریەکە نەزانانی وەکو یاری تەواو بوو بێ تۆش شۆر تێلەپێکەی تۆپەکە بەری گۆڵکە یاری تەواو بووە گۆڵی چێکەی محکەمە داوای موچەی حەسم کردووە لە جیاتی جارێکیش بالمناسبە دوو جار لەوە چه جاری دووهەمە لەبەر سەرۆک کۆمار کردوێت سەرۆک کۆمارش داوایەکی بردوو بۆ محکەمە لە مەخیرەوە چەند مانگە لەمە پێش ئەوش حەسم کرا محکەمە کە داوایەکی بینی جارێتر نایبینێتەوە آخر لەسەر بڕیارەکە سامیش ناتوانێت پرسیارەکە سکاڵاکە لەسەر ئەو باو زانیارش بە خەڵک بڵێن خەڵک ئێستا پرسیارەکە ئەڵە ئایا ئەمری وەلایی دەرەکە محکەمە بۆ سەرفکردنی موچە من پێتەڵێم نەخێر لەبەرەوەی داواکە ئەسڵەن نابینێتە ئەمری وەلایی دەرکە و پێویستی بە ئەمری وەلایی نییە پێویستی بە یەک تەوزیحە ئەتوانێت تەفسیری قەراری خۆی بکە محکەمە ئەوەی کە پێویستە ئێستا بیکە و ئێمە بەنیازین لە هەفتەی داهاتوو بچین دوایەوەی کە لە حەزگەڕاونەتەوە سەردانێکیان بکەین ئەمایان پێ بڵێن کە تەرجیعیان کەین لەسەرەوەی تەفسیرێک بۆ ئەو قەرارە بکەن یا عدولی ئەگەر مەبەستیان نەبوو داڕشتنەکەەوە هاتووە ئەوە تەفسیری کەن بڵێن مەستمانەوە نەبووە مەبەستی ئێمە ئەوەیە ئەبێ موچەخۆری هەرێم موچەخۆری دەوڵەتی عێراق ئەبێ موچەی مەزمون بێ بەشی هەرێم بوجێ بەشەکە و بەژناکە و قەزیە نیە ئەگەریش مەبەستیان بۆ وایان نووسیوە عدولی تیا بکەن بڵێن ئەمە دەرکەوت کە ئشکال دروستەکە ئێمە عدولەکەین لەم قەرارە ئەمە قەراری نوێمانە ئەتوانێت محکەمە ئەوە بکات کاک دکتۆرانی بەپێی ئەم هێنان و بردنەی کە جەنابەت باسێکەی ینی ئاسان نییە ئەم کێشەیە لە ماوەی ئەم مانگەی شابڕاستی چارەسەر ببێت زۆر بە ئاسانی بە دوو چارەسەر ینی بەو بڕیارەی محکەمە بەڵێ بەس ئەم غیتاءقانونیە ئێمە باسی ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە ئەم کێشەی من بە دەرەجە یەک ئەم مۆزوعەیە ئەخ باشە سودانی ئەگەر بۆ نمونە هەرێم ئەو داهاتەیشی بۆ نەنێرێ بۆ بڕیاری محکەمە کە یەکلایەک ئەگەر ئەو داتەش ئەوەشی بۆ نەنێرێ بە پێی قەراری محکەمە ئەو ملزەمە ئەبێ موچە بدە چونکە محکەمە موچەی مەلەفی موچەی جیا کردێتەوە لە خلافاتی بینی هەرێم و بەغدا بەڵام لە دوای ئەوە ئەگەر نەیتوانی ناچاریان کە ئیلتیزام بکەن بەم شتانەی کە ئەمە ئەوە ئەمجا مەوزوعەکە ئەبێتە چی
ئەبێتە جێبەجێنەکردنی قەراری محکەمە. باش ئەگەر سوودانی قەراری محکەمەی جێبەجێ نەکرد کێ ئیلزامیەکە؟ من پێتەڵێم پەرلەمانی عێراق. پەرلەمانی عێراق ببینێ حکوومەتی هەرێم ڕێز لە تۆمە و نەود ناگرێ، ڕێز داهاتی ناوخۆ نانێرێ، لیستی موچەی پاک نییە و تەڵتینیشی ناکە. ئەو زۆرین ئێمە لەوێ هەموو 63 پەرلەمانتار نازم 65 ئێمە ئەتوانین پەرلەمان ئەسڵەن کە کۆبوونەوەی سەن هەتوانێ بکە. ئێمە توانین پەرلەمانە بێنینە سەرخەت بڵین ئیستیجوابی سوودانی بکەن، ئیجباری بکەن کە جێبەجێ بکە، چونکە سوڵتەیەک لە سەروی محکەمەوە بێ پەرلەمانە. پەرلەمان ئەتوانێت چونکە کاتێک کە ئیمتیناع لە جێبەجێکردنی قەراری محکەمە تاوانە، مادەم سوودانی ئەم تاوانە بکە ئەکرێ ئیستیجواب بکرێ لە پەرلەمان. بۆ چۆن قەراری محکەمەی اتحادی بات و ملزیمە، تۆ چۆن وەکو پارێزەرێکی ئەم دەستور و هینە چۆن ڕێز لەمە ناگری؟ ئەتوانێت استیجواب بەس ئەم زۆری نێشیعە و سونە و عەرەبە دێ استیجوابی سوودانیەکە لەسەر حەقی ئێمە نایکا. کەواتە ئەو ڕێگاکە ئەمە نییە ئێمە بین ئەم پێچ و پەنایە. ڕێگاکە ئەمەیە بڵێن حکوومەتی هەرێم ئەگەر ئەتەوێ ئەو چارەسەری کە تۆ نەتوانی بیکەی، پەرلەمانیش نەیتوانی بیکە، ئێمە لە ڕێی محکەمە کردمان زەحمەت نەبێت ڕێز لەو چارەسەرە بگرە، چونکە هیچ دەواازەیەکی ترمان نییە. دەواازێکی ترمان نییە. کاک دکتۆر، ینی قسەیەک لەسەرەوە هەیە هەمیشە ینی لێرە کە گوێبی سێبی لە سیاسەکان ئەڵێمە کێشێکی سیاسیە بۆ نمونە شەبەحەکانی پشتی ڕەهەندی سیاسەتی من عەرزم کردی چاڵیان هەڵکردەوە سوودانی. باشە ئەم چاڵە ئەم چاڵە بە محکەمەی فیدرالیش پڕەبێتەوە. بەڵێ بەڵێ ئەمان خۆیانی جوڵێنن. ئەگەر ئەگە کێشە سیاسەکە بۆ نمونە ئەگەر لەگە هەرێما بێ چارەسەر نەبێ 100 بڕیاریواش دەرچێ هەر کێشە بۆ دووسەر. بارز بکەم کێشەی سیاسیەکە پەیوەندی بە طبعاً کۆمەڵشتی تریشەوە هەیە. ڕەنگە لە هەندێکیانە سوودانیش بەشدار بێت لەو کێشە، ینی بەبست ئەوش بڕایبەوە هەبێ. من لە شوێنی تریژ ئەمە وتووە با ئێستش بە کورتی عەرزی بەڕێزی بکەم. و لەوێش سوودانی بە ئێمەی وت بەعزێک لەم تەفاسیلی زۆری تریشی وت من لە ئیعلام نەوتوو نایڵێم لە بەرەوەی پێویست ناکات بێتە جەدەل. ئێمە ئەوە نەمان لە قسەکانی ئەو نەقڵ کردووە کە پەیوەندی بە موچەونانی خەڵکەوە هەیە. بەعزێک قەزایی تری هەیە لە شوێنی خۆیان وتومانای ئەڵێن بەس ئێستا پێویست ناکات. بەڵام کورتەکەی ئەمەیە هەر تەنها کێشەی دارایی و ئەوانە نییە لە بینی هەرێم و بەغدا. بەغدای سەکێی با بەڕێەوە هاوپەیمانی شیعەکە وایە ئەوانە ئەیبن بەڕێ. ئەوانە کۆمەڵی حیزبن بە ئایدۆلۆژیایەکی دیاریکراو بە هەویەتێکی دیاریکراو. لە ناو شیعە معارەزەیان زۆرە، سەدرەکان معارەزەن، تەشرینیەکان معارەزەن. لە سا هەفتەی خەڵکی عێراق ناڕازیە لەم حکوومەتی سابرێ بەڕێ. لەم تەوقیتا ئەمریکا شەپۆلێکی گۆڕانکاری لە لوبنان و سووریاوە دەست پێ کردو گەشتوتە عێراق. ئەوان حەقیانە بترسن لە گۆڕانکاریانە، چونکە لە ناخەوە لە ناو خەڵک زۆر لیان ناڕازیە. هەر بەدەلیلەوەی ئێستا هەفتەی خەڵکی عێراقی ناچن بۆ دەنگدان. لەم گۆڕانکاریانە ئێرانیش لە ژێر مەترسیایە، عێراقیش کە نیزامێکی سیاسی تەبایە لەگەڵ ئێران. لەم تەوقیتا کۆمەڵێک شت سەیرەکەی ئەمان لێرە پێشوازیان دێکەسایەتی و حیز بکەن، بارەگەیان بۆکەنەوە، ڕێگە بە کۆبوونەوەی قیاداتی ئەو حیزبانادەن کە ئەوان پیان وایە ئەو حیزبانە لەو موامەرە گەورەیە لەسەر ئەوان بەشدارن. ئەمە حساباتی تۆ لێرە لەبەر خاتری بنمونە بەعسیەکان باج بە نانی میلەتی کوردەدەی. خوا مەسەیر نییە، خوا مەسەیر نییە. تۆی سە خەریکە بە سوودانی بڵێ دوژمن سوودانی بەعز باوکی کوشتووە. ئێمەش بەعز جینۆساید و ئەنفالی کردوین. بەعزێ سە لێرە جێکرێتەوە داڵدەی بەعسییان داوە. بەڵێ داوێنە بارەگەیان بۆ کنیانی ئەو قسەی علاوی لەم کۆنگرەکانەی ینی ئێستا خۆم بە ڕێزانی جوان لە منەخۆیان چاکەزان ڕاستەکەم معلوماتی تەفسیلتریشی پێوتون سوودانی، بەس من لە ئەعلام باسی ناکەم پێویست ناکات. بەڵام ئەمە کورتەکەیەت، ینی ئاماژەیەکە ما بە جەناب بەڵێ ئەلەبیب تەکفیه الإشارة. تۆزێک ئاماژەیەک بۆ ئینسانی زیرەک بەستە و میلەتە ئێمەش زۆر هۆشیارە، چونکە ئێمە دەیان ساڵە لە ناو قەیرانی سیاسییان لە ناو ئەزەماتیان خەڵک لە مەتیەگە. باشە خاڵێکی تر تۆ ئەچی لەم تەوقیتە هێشتا نەوتەکە چارەسەر نەبووە، کێشەی نەوتەکە وایە
ئەنجام نوکتەکەی کابرا وتی ناو چیە بەڕێزی وتی یوسف وتی وێڵفس ئەی باوکو ناوی چییە وتی ئەوەی خۆمە جوان پێوتم تاوەی ئێمە نەوتەکەمان هێشتاگلایی نەکراوە چین غازەکە 110 میلیارد دلار غازی شەخەینە سەری لەکوێ لە ئەمریکا ئێرانیش ساڵانە نزیکەی بایی 12 تا 16 میلیارد دلار عفوان تریلیۆن دینار نزیکەی 9 میلیارد دلار غاز ئەفرۆشێ بە عێراق و ئەمە سەرچاوی چییە بۆ ئێران داهاتە ئەمە ڕێگی حیاتە کە ئەم پارێ بە عملەی سەعبەش پیانەدرێ یعنی هەم لەم لاوە اقتصادی ئێران ڕاگرێ کۆڵەکەیەکە لە ژێر اقتصادی ئێرانە هەم لەو لایشەوە بە عملەی سەعبەی بۆ ڕوە بە دوونەوە عبێتە کۆڵەکەیەک بۆ ئەوان تۆ ئێستا کە ئەماکەی هەموو کەس لەمە تێگا ئەمە چییە ئەمە بەدیلێکە بۆ غازی ئێران وایە یعنی لەمەولا طبعا ئەم ساڵ عێراق لە ئەمریکا و ڕێگەی نەدرا کە غاز لە ئێران بکڕێ تۆش لێرە بەدیلەکەی بۆ دۆزیتەوە خۆ من ناڵم ئەم کارێکی غەڵەتە من ناڵم تۆ ئەبێ ببی بە کۆڵەکە لە ژێر اقتصادی ئێرانە و ماڵی خۆ کاولکە من ئەوە ناڵێم بەڵام ئەبێ بزانی ئەم مەلەفە مەلەفێکی هەستیارە کە دەسێ بۆ برد وەکو کونی مار وایە پێتەوەیە لەم تەوقیتە دەستبردنێکی لەم شێوەیە بەبێ ڕێزگرتن لە سەرۆکوەزیرانی عێراق و حکوومەتی عێراق ئەو حکوومەتی عێراقی کە جێگری سەرۆکوەزیرانەکەی خۆتی وەزیری خارجیەکەشی خۆتی لێرە پێی ناڵێ من ئەم علاقاتە خارجیەکەم ئەم گرێبەستە گەورەکەم بەچیەوە بەم مەوزوع حساسەوە کە ئەویش لەگەڵ نەوتا لە مادەی 112 دەستوران کە محکەمەی اتحادی پێشتر پێی وتووی کە ناتوانانی مامەڵەی سربەخۆ بە نەوت و غازەوە بکەیت معنای وایە تۆ ئەتێوە شەڕ لەگەڵ عێراق دروستکەین معنای وایە تۆ ئەتێوە نانمان ببڕی و ئەوە نانەکەش بڕی دەست خۆش لە فەرمونانمان بەرێ فەرمو با ئێمە سەر بەخۆی ڕاگەێنین کاکە فەرمونان سەر بەخۆی ڕاگەێنین براک لە فەرمو نانمان بەرێ ئەتوانی نانی خەڵک دابینکەی ئەم نەوتەی تۆ ئەم شەڕی پێەکەی لەگەڵ عێراق محللینی ئەو بوارە ئەڵێن ڕەنگە 10 ساڵ 15 ساڵی تر چۆڕای لە کوردستانە نەمێنێ نەوتی نەما دوای ئەمجارە چێکی غازەکەش و بەشی چەندەیەکە ینی ئەی دوای ئەوە بەم نەوت و غاز و بەم سوالکەریە ئەمە ئەژین ئەمە ئایا ئەمە استراتیجێتێکی نەتەوەیی معقولە ئایا ئەمە بیرکردنەوەیەکی فعلەن قوڵی لە پشتەوەیە ئەگەر بە ڕێزان شتێ ئەزانن و ئێمە نایزانین پێمان بڵێن بێنە سەر میدیا بڵێن کاکە خەمتان نەبێ وەزعەکە بە دڵی ئێوە بێ گۆڕانکاری هەیە چی هەیە چی هەیە بەم خەڵکی بڵێن ئەگەر نییە پێویستمان بەمە نییە خۆ موچەخۆر ئەو پەڕی 2 مانگ خۆیەگرێ ینی کە تۆ موچەی نێتێ بژی و ژیانی لەسەرەمەیە ئەوە تا لە ئێساوە ینی کاریگەریەکانی لەسەر دام و دەستگاکان دەرکەوتووە کە بایکۆت و هەنێک ئەوەی سەخەریکە بایکۆت دەست پێکە ئەزانین چۆنە مشکلەکە ئەوەیە ئەوەی کە من ئەیبینم لە مەسئلەی موچە خەتەریەکەی لە بایکۆتانیە خەتەرەکەی لە کوشتنی ڕۆحی کوردایەتیە لە ناو خەڵکە بڕوانەمانی خەڵکە بە قەوارەی هەرێم و بە کوردایەتی و بە هەموو ئەم قەوارە و بەزم و بازاڕە سیاسی ئەوە خەتەرەکەیەتی خەڵک ئینتیمای بۆ نیشتیمان و کوردایەتی نامێنێ چونکە کوردایەتی بۆتە عینوانێک بۆ 2 حیزب کە شەرم لە هیچ تاڵانیە ناکەن ڕێز لە هیچ شەفافێتێک ناگرن هیچ چاکسازیەک ئامادە نین بیکەن ڕێز لەو پەرلەمانە ناگرن کە تعبیرە لە ئیرادەی میلەتێک حکوومەتی کاربڕێکەرە بە 2 ساڵ ڕایە کێشێ و ئەسڵەن هیچ باکیان نیە و حکوومەتی دروست ناکەن حکوومەت و پەرلەمانە لەبیر خەڵک ئەوەتە خار لە بیری خەڵکیان بردوتەوە ئەمە بەشە تاریکە مەترسیدارەکەی ئەمەیە کە ئەو بە حسابی خۆی ئێستا دێ گۆرانی کوردایەتیم بۆ ئەڵێ بۆی بکاتە بیان و بۆچی نەگۆکو من بۆ ئەوی نەتەوە و دەوڵەت و شتیوە بێ نا ئەوەی کاتە بیان و نەوت بخوا بیان و ئەم بەدزێ نازام چی گومرک تاڵەنکە هەر ڕۆژی کۆمپانیایەک بێنێ هەر ڕۆژی کۆمپانیایەک بێنێ توانای ئابووری خەڵکی ئەم وڵاتە بخاتە گیرفانی کۆمەڵە سەرمایه‌دارەوە سەیری کە مەسەن یەکێک لە داهاتە هەرە باشەکانی ئەم وڵاتە بۆ حکوومەت چی بوو مەسەلەن غەراماتی کامێرە بوو دایان بەکێ دایان بە کۆمپانی وایە حتا خەستەخانەکان ئێمە کنگرەی ڕۆژنامەی نووسیمان لەسەر کرد خەستەخانەکان بۆ 10 ساڵ ئەدا بە کۆمپانیایەک حتا خیتاب زەمانی نییە بۆ لەبەرەوەی کوڕی بەرپرسێک لە پشتیەوەیەتی
ئەمە قوڕ بەسەر کوردداکردنە، ئەمە قوڕ بەسەر کوردداکردنە کە تۆ دوای 30 ساڵ و 33 ساڵ ناتوانانی نەموچە دابینکەی، ناتوانانی حتا ڕێز لە سیاسە شەریفەکانی ئەم وڵاتە بگری. خۆیان 100 جار بە منیان و تۆ نمونەی کورتپەروەریت هەموو ئەندامانی پارتی بەقی تۆ خزمەتیان نەکرد، خۆیان ئەمایان بە من وتووە. ئێستا من لەسەر دوو قسەی حەقەری کەم بکەن بەجاش. ئەمە یەکێکی ترە لەو ئەخلاقە سیاسیە نزمەی کە ئێستا لە سوۆسیال میدیا و میدیاوای خەنەگەر بۆ خەوت. بابە تۆ چۆن ڕێگە بە خۆ دەدەی؟ من ئەمە هینەکەمە، ئەمە وەزعکەمە. شتێکی ترم نییە، فەرمونون بڕۆن لە بانقەکانە سەرمایان کۆکەنەوە، بزان چیم بەناوەی خەڵکەموو بزان دراوسەکان بزان چیمەیە. ئێمە 11 ساڵە پەرلەمانتاری نەمانتوانی $10 ملیۆن حرام کۆکەینەوە نەمان کردو. ئێمە دزی و کاسبی ناکەین بە سیاستەوە. ئێوە چۆن ڕوتانیە باسی ئێمەکەن؟ ئەو کاتەی کە ئەمان سەرکردەکانیان جورئەتیان نەبوو لە بەغا دوو قسەی بە عەرەبی دوو قسە لە دیفاع لەو ریفراندۆمەش بکەن کە خۆیان کردیان. من بە هەموو زمانێک لە دەرەوە و لە ناوەی کوردستانیش دیفاعم کردووە لە ئەو لەنگ لە ریفراندۆم بە معنای لەوەی کە میلەتی ئێمە مافی هەیە لەسەر چارەنووسی خۆی قسە بکە و ئەمە تاوان نییە تۆ جێش و جاش بێنیتە سەر کوردستان و سوکایەتی بە ئاڵای کورد و نازانم خاکی کوردستان پسەنیتەوە و پێشمەرگە بکوژی. من ئەمە وتووە دیفاعم لە پرۆژەی سیاسی کەس نەکردەوە، بەس وتومە لەو کاتە جەنات بیرتە چۆن ریفراندۆم کرا بە هۆکارێک بۆ سەنەوەی نیوەی خاکی کوردستان، سوکایەتی بە ئاڵای کوردستان، سوکایەتی بەنەتەوەی کورد، جێش و جاژێنان، خەڵک کوشتن، تاڵانکردنی منطقەی دووسخورماتوە و ناوچانە، ئاوارەکردنی خەڵک. من دیفاعم ئەلەوە کردووە. لەو لەحزەیە خۆشیان شایەتن لەسەرەوە و ڕەنگە بەرپرسێکیان نەما بێ، سوپاسی شخصی منی نەکردبێ بە تەلەفۆن لەسەری سەرەوە لە بەڕێز کاک مەسعود و بگرێت تا خواری خوارەوە. ئێستا من لەبەر خاترەوەی دوو ڕاستی ئەڵێم، لەبەر خاترەڵێم بەسە عیب وەڵڵا بەسە کاکەوت 30 ساڵە ئەو تاڵانیەکەن هەر یەکێکتان بۆ بە خاوەنی $10 ملیار دەی بەسەی تر تەواو بەسەی تر ئەمی تری جێڵن بۆ نەتەوەی کورد. ئەم شیعاراتەی ئیفرۆشنەوە بە خەڵک لەسەر ئەساسی سکی برسی خەڵک ناتوانی خەیاڵاتی کوردایەتی دروستکەی. تۆ نەهاتووی کورد بچەوسێنێتەوە زەلیلیکەی وەکو سوالکەری لێ بکەی بپاڕێتەوە لە بەردرگای بەغدا، لێرەش تۆ خەونی دەوڵەت بە خەڵکە فرۆشی. ئەمە دووشتی زۆر متەناقضە. ئەو سەرکردە و زەعیمانەی توانیویانە میلەتانیان لە پرۆسەی ئازادیا بەرەو سەربەرزی و سەرکەوتن و دەوڵەت بەرن، ئەوانە بوون کە لەگەڵ ئەوانن ئێمە بە سوالکەرە زانن. هەڵێ ئێمە سوالکەر نین خۆ هەموو مانگێک بپارڕێن و کە موچەکەمان پێ بدەیان. بە منیش ڕاستەکە سوالکەر نین بۆ ئەمانکەی سوالکردین بۆ ئەمانکەی بە سوالکەر بۆ ئاین چێ کردی ئەمەی کرد بە سوالکەر؟ پرسیارێکی بەسیط لێکم دومانی 12 حکوومەتی عێراق ئەڵێن زیاتر لە 400 ملیاری نردووە، نەنیوە مەعاشیاندا نەمەعاشیاندا. هەر بالموناسبەیانی لەسەر قسەی جەنابەت ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک گرێبەستیە، کۆمەڵێک خۆبەخشێ لەسەر داهاتی ناوخۆ موچەکەی پێەیە، بۆ پێیان نایە، بۆ چاوەڕێی موچەی عێراقەکە کە بۆنەوە موچەخۆر کە وەریگری ئەمجا ئەوانش دابەش کرێ. هەموو ئەم سەرکردانەی ئێستا لە هەرێمە خاوەندە سەڵاتن، سەردەمێکی عمریان لە دەرەوەی کوردستان بوون وانە بۆ لە دەرەوە بوون، لەبەرەوەی توانە ئەم کوردستانە بە داگیرکراوی بە دیکتاتۆرێتەوە کە هەیە نانێکی بۆ ئێمەتیانە، خەونێکی بۆ ئێمەتیانە، ژیانێکی بۆ ئێمەتیانە، ڕەنگە بشمان بشکوژرێن دوجیانێشتووە. ئێستاژەوەتە خەڵکی کورد ڕیزی بەستووە بە هەزاران گەنج و لاومان خنکاون لە دەریاکانە. یعنی من خۆم یەکێکم لەو پەرلەمانتارانەی زۆر لەگەڵ ئەم مەوزوعە خەریکم، هەزاران کەیسم لەلایە. بۆچی ئەڕۆنەمانە بۆ وڵاتە جێهێڵن؟ ئەمانە کورد نین؟ آخر ئەڵێ ئەم وڵاتە نانێکی بۆ منتیانە، ئیشێکی بۆ منتیانە، حرمەتێکی بۆ منتیانە، ڕەحەتە ڕێزگرتنێکی تیانە. ئەمەتیانی تر من ئەم وڵاتە بە وڵاتی خۆم نازانم، وڵاتێک وڵاتی منە، حرمەتم بگرێ، ڕێزم بگرێ، خەونێکم بۆ دروستکە، ڕێگەم باکە بۆکو برۆڤێکی ئاسایی بژیم، سەیری کوڕی بەرپرسەکانەکە، سەیری خۆشیەکە و عەرز و عاسمان فەرقە. ئەبینی ئەڵێ فەرقی ئەم کوڕی بەرپرسانە چییە کە یاری بە سەدان هەزار و ملیۆنەها دۆلارەکەن؟ فەرقیان چیە لەگەڵ فەرقی کوڕی داماوێکە کە لەگەڵ کوڕی ئەو هەژارانەی کە بە نانوهێلکان پێشمەرگانیان بەخێوە کرد لە لادێکان، دوایش لەسەر ئەوان ئەنفال کران. ئێستا ئەوانەی کە لە چەمچەماڵ و شۆڕشن لە قوربانیانی ئەنفال تۆ بە 10 ڕۆژ 9 ڕۆژ جارێک ئاوی خواردنەوەیان وایە؟ ئێمە عیب نییە؟ ئێمە شەرمەزاری نییە؟
ئەمە کەواتە تەنانەت پرۆژەکە ڕاگیرا بۆی کە پارە نادرێت بە کۆمپانیاکە ئەزانی ئەوانەشمان کە لە سەحراکانی سەماوە ئەوانە بەژێر خاکەوەن حکوومەت ئامادەنیە پارە تەرخانکە بۆ فەحسی DNA و ئامادەنیە بیانێنێتەوە و ئامادەنیە هیچ ئەو مەلەفەی نەکردوتە مەلەف بۆ خۆی و ڕێگەیدا حتا بەعزێک سوکایەتی دەستگاکانی عێراق بیکەن بە پرووسکی ئەو ئەنفال کراوانە کە بچن بە شێوازێکی نازانستی بە بێ فەحسی DNA هەندێک جەنازە دەربێن و بینێرنەوە بۆ ئێرە و بەعزێک فلیمی پێدەرکەن و بەعزێ ڕسمی لەگەڵا بگرن و بەعزێ داماو بێن بە دیاری ئەم جەنازانەوە بگری بەبێ ئەوەی کە تحقیقێک بکەن ئەم جەنازە هیچ شێت تۆ هێنیتەوە یعنی بەڵام کاتێک ئەم قسانە ئەکرێ کاتێک کە موچە بڕێ سیرەکەی تر ڕسمی ئەنفالێتەوە سەر تەلەڤیزیۆن ڕسمی جینۆساید ڕسمی هەڵەبجە و ڕسمی چی و گۆرانی کوردایەتی لێدرێ کاکە وەڵام مۆزوعەکەوانی باش ئەگەر قەرار بێ حکوومەتی بەغا بڕیبێتی ئێوە بەشێکن لە حکوومەتی بەغای ئەو بڕیتانە ئێوە معارەزەنی دانیشتەوە ڕخنە لە سوودانی بگرن ئێوە لەگەڵ سوودانی لە حکوومەتە بڕۆ قەرارەکە چاکەنەوە کە چاکیشی ناکەنەوە ئەچن وەکو ئێمە لەگەڵ سوودانی دانیشن ئێمە ساعاتێ دانیشن یا ساعاتێک و دەدەقە ئەو ئەچێت 3-4 ساعت لەگەڵی دانیشێ بەس کێتە دەرۆ هیچ بە خەڵک ناڵێ کە تۆ بە خەڵک بازی قسەی ڕاستی بە خەڵکەڵی تۆ بیتە خاین و پیاپڕات ێ باشە قسەکە کۆتاییەکەی ینی بۆ من ئەوەی گرنگە بۆ موچەخۆریش بە پێ و زانیاری کە جەنابێ ئەو هەموو شتانەی کە بینیوتە موچە دێت یا نایەت یا مانگی پێنج دابەشەکرێ یا بەڕاستی کێشەی هەشمانگەکە چارەسەرە بێ زۆر بەداخەوە مەیەکێکە لەو پرسیارانەی لەوچێک کەس حەز ناکە ڕوبەڕووی بکرێتەوە لە بەرەوەی بڵێم چی یعنی مەگەر خەڵک فاڵە بۆ بگرێتەوە لە چی تۆ بزانم لە ئایندە چی ڕووەدا بەم وەز عشرە و بەم بەرەو انتخابات دەچی گوێتان لە سەرۆک وەزیران بووە ئەوەش حاڵی هەرێمە ئەوەی ئێمە بیستمان لە سەرۆک وەزیران بەڵێ ئیرادەیەکی حەقیقی لای ئەو نییە بۆی ئازاری خەڵک بە لەگەڵ ئەوە شاکە تێبینی زۆری هەیە لەگەڵ لەسەر ئەدای سیاسی هەرێم لەسەر ئەدای مالی هەرێم ئەمانەی هەیە بەس نایەوێنانی خەڵک ببڕێ ئەوەی لە جەوهرە ئەو بە ئێمەی وتی ئەمانە هەمووی هەیە و هەمووی کێشەی حەقیقین و ئیحراجی گەورن بۆ من دروستیەکە بەڵام گەورەترین ئیحراج بۆ من مەسەلە قانونیەکەیە ئەگەر محکەمەی اتحادی ئاسانکاریەک لە تەفسیرێکە لە عدولێکە بۆ ئێمە بکە من غیتایەکی قانونیم هەبێ ئەم پارانێرم بۆ هەرێم من کێشەم نییە ئەگەر ئەمە نەکرابێ بە ڕێکەوتنی سیاسی ئەمە حەلکرێ ئەمە نەکرا ئەبێ هەرێم مادەم کێشەکەی دروست کردو لەگەڵ بەغدا یا خۆی موچەی خەڵک باە بڕۆ موچەی خەڵک لە بەغا بێنێ لەو حکوومەتی کە ئەمان جێگری سەرۆک وەزیرانیان هەیە زۆ سپاس دەکەم دکتۆر موسە نامین ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکگرت و زۆ بەخێر بێت زۆر سپاس زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوکو ئێستا بینەری بەرنامەکەم بەخواتان سپێرم.